دەربارەی ڕەوشە کوونها هەرێما کوردستانە تێرە دەرباز دەبێ سەرۆک بارزانی پامە گۆڕایە گشتیە کوردستانê بەڵاو کرد و تێدا دەبێژێ دەبێ ڕەوشە هەستیارە و ناوچە تێدا دەرباز دەبێ و تەبە قەیرانان ڕوو لە وڵاتێ مەکریە بە پێویستە دەزانم داخوازێژە هەموو کوردستانیان بکەم و بە شێوەیەکی واقعی ڕوبڕوێ vê دۆخە نالەبار ببن دە ئاستێ بەرپرسیارەتە دیرۆکی دەبن و بەرەو ئاساییکردن و نەهشتنە گرژی و نەخۆشیان پێنگاوان باوێژن دێدەمە نەهادا هەرێما کوردستانی پێویستیا وێژە هەموو دەمەکەیدن بە ڕۆڵێن وێ دلسۆز هەیە داک و وڵاتێن خواژێ نەخۆشی و پیلانان بپارێزن. سەرۆکە بارزانەی دێ پەیامە خۆدا گۆجی دیرۆکە شاهدیە بۆیە چەندێ بۆمە دەدێ و شانازیە بۆیە چەندێژی دەکەن کومە شەڕێ کورد و کوردان حرام کریە ژبەرگەلێ کوردستانە و تەبایە ئالیان زیانەکە مەزەنژە شەڕ و ناتەباییە دیتیە هەروەها سەرۆک بارزانی دەبێژێ نابێ ئەب هەڵوێستامە بە هەڵەوەرێ شڕۆڤەکردن و وەرێ ئستەغلالکردن داک و تەحەدیا دەسەڵاتە یاسایەن هەرێما کوردستانê وەرێکردن و هەوڵە سەپاندنە ئیرادەیە چەکدارên نەیاسایی بەسەر خەڵکێ کوردستانê دەوەرێدان و نابێ هەڵوێستا حرامکردنا شەرێ کورد و کورد بێوی ئاوای وەرێ شڕۆڤەکردن و سەقامگیری و ئاساییشە باژار و باژارۆکون و دەستکەفتان وەرێ تێکدان وڵاتی ئەمە نەچار ببن ماڵ و جهێنخوا بجێه بهێلن و ببنە قوربانی بە نەحەقی شەهید ببن و کەسژی دەنگ نەکێ. سەرۆک بارزانی دە پەیامە خۆدا ڕاگەهاند پشتی عێریشە درندانەیە تێرۆریستên داعشê پێشمەرگەیان قارەمانên کوردستانê ڕوو لە سەنگەرên شەڕ لە دژی تەرۆریستان کردن و گەلێک ناوچەیەن سنووری هاتنە چۆڵکردن لێ شوونەک و پشتەوانیە ئەزمونە هەرێما کوردستانê bikin çekdarên پەکەکە ئەو ناوچەیەن سنووری و پشترە هەندێک ناوچەیە دنجی داگیرکردن و خواوەکە جێگرێ حکوومەتێ سەپاندن و ڕێگری لە خەلکێکردن و ماڵ و گوندێن خوا ئابادان بکن و ئاگارە سەردانە ناوچەیان بکەن چەکدارێن پەکەکە باج و سەرانێ ژوان وەردەگرێ و ئەڤ ڕەفتار نەجهێ قبولکردنیە هەڵوێستا نیشتیمان پەروەرانە و وڵات پارێزیێ بە کردە و فعلی تێخویاکردن نەکۆ بەتەنێ بەگۆتن. سەرۆکە بارزانی دە پەیامە خۆدە بۆڕایە گشتیە کوردستانê گۆجی دەڤەردە بپێویستە دەزانم بە بیر بینم هەفدەمێ دەستپێکردناوان بە چالاکیان مە تەڤایە جۆرێن ئالیکاریە ژوانڕە پێشکێش کرد وانجی ژە ئالیە خەڤە بە پێچەوانە هەڵوێستە ناجامێرانە دانا خویاکردن و پشترە دەچەندین قوناغ دەژی شەڕ بەسەردا سەپاندن و دە ئەنجامێدا تەڤایە ئالیان زەرەرمەند بوون. سەرۆک بارزانی تەکەس کرد و باشترین هەڵوێز دەدەمە نەهادا ڕێزگرتنە لە دەسەڵاتێن شەرعی و یاساییەن هەرێم هەروەها چۆڵکردنا تەڤایە وان ناوچەیان کودریا سەپاندنە هێزێن چەکداری بەهاتنە داگیرکردن و بوونە جهێ مەترسیە بۆ وڵاتیان هەرێما کوردستانê و نەهاژی بە سەدان گوندێن هەرێما کوردستانê بە سەدەمە هەبوونە چەکدارێن پەکەکە نەهاتنە ئاوادانکردن و بوونە قادا شەڕ و پێکدادانê. سەرۆک بارزانی دێ داویە پەیامە خۆدا داخوازێتەوە ئالیا کرد و ڕەوشێ بهتر تێک نەدن و جهێن و هاتنەوەنکردن وەرنە ئاوادانکردن و رێ لێ گرژیە بهتر و ڕووداوێن نەخواستی وەرێگرتن و پێویستە بە تو ئاوایەکی ڕێ بە خۆسەپاندنە نەیاساییە تو ئالیەکی نەوێدان و پێشتەوانی لە خەبات و قوربانیدانە پێشمەرگە و گەلێ ستەملێکری وەرێکردن و دە ئاستێ بەرپرسیارەتیە vê qûna xêde bin